لە سەرەتای مانجی ڕەمەزانین لە مانجی ڕەمەزاندا جگە لە عیبادەت و چاکە و هەموو شتانێک کە لەو مانگەدا دەکرێت و بەستراوەتەوە بەو مانگا زۆرترین قسە لەسەر سەبر و تەحەمل و ئارامی دەکرێت. کەسانێک هەن بە ڕۆژوون بە ڕۆژوبوونەکەوایان لێ دەکات کە تووڕە بێن بە پێچەوانەوە ڕەنگە زۆرتری شەبێت ڕۆژوەکە وای لێ دەکات ببێ بە خاوەنی سەبر و تەحەمل و کەسێکی ئارام و بێ کێشە و بێزەڕ. خۆشەویستان سڵاوتان لێبێت لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە لەسەر سەبر و تەحەمولی کەسی بەڕۆژوو قسە دەکەین لە بەڕۆژووانان و هاوڵاتیانی کە لەو بەرنامەدا قسە دەکەن دەپرسین ئایا تا چەند گرینگە ئەو سەبر و تەحەمولەی کە لە مانجی ڕەمەزاندا هەمانە سوودی لێوەرگرین و لە هەموو مانگەکانی ساڵدا جێبەجێ بکەین و پابەند بین پێیەوە. لەبەرەوەی سەبر و تەحەمل وا لە ئینسان دەکات کە کۆنتڕۆلی خۆی بکات و هەرو سەبر و تەحەمولەیە کە لێ ناگەڕێت کەسانێک تووشی مشکلە بن کە زۆر تۆڕەن. بە پێچەوانەوە خەڵکانێک هەن لە هەموو مانگەکانی ساڵ کەسانی هادئن بەڵام لە ڕەمەزاندا تۆڕە دەبن. لەبەرەوەی دەڵێن ئەوە ڕۆژوەکەی وامانە دەکات بەڵام ڕەنگەوە بەهانە نەبێت. لەبەرەوەی سەبر و تەحەمل کەسی ڕۆژوگر دەبێت زیاتر بێت لە هەموو کەسانی تر. ئەگەر ئەو سەبر و تەحەمولەی لە مانجی ڕەمەزاندا هەمانە لە مانگەکانی تردا هەمان بێت ڕەنگە ئەو کێشەیە کە ڕوودەدات و کوشتن و بڕین و تەقەکردن و هۆڕن لێدانی ترافیک لایتەکان کەمتر ببێتەوە. با لەو پرۆگرامەدا قسە لە سەبر و تەحەمل بکەین لەگەڵ مام. هەرچی مسلمان بیماندار بمری خوای گەورە یەکسەر ئێباتە باشتێ. بەس دە شێوەم تووڕە مەگەنانە ناخۆم زۆر عادیم. ڕێزمێ بۆ شوفێرە تەکسیەکان زۆربەی تەکسیەکان تەحەمولیان نییە. احتیاجێک کابرا بابرێ بە ڕۆبعش کابراگە نیتی هەیە نیتی. پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەمان تایبەتە بە سەبر و تەحەمل ئارامی. لە ئێستادا دەبینین موسڵمانان بەگشتی بوون بە خاوەنی سەبر و تەحەمولێک ئەویش لە سای مانجی ڕەمەزان و کەسی بە ڕۆژوو لەبەرەوەی بە ڕۆژووە هەر ئەو ڕۆژوە وای لێ دەکات کە ببێ بە خاوەنی سەبر و تەحەمل و لە زۆر شتدا دام بەخۆی دادەنێت. بەڵام لە کاتی ئاسایی داوانیە دەمێ بزانم لەسەر سەبر و تەحەمل چ قسێک بەخوای کاگۆ سەر سەبر و تەحەمل زای خۆ مانجی ڕەمەزانە خوای گەورە خۆی بڕیاری دەیا شەیتانەکان لەغاو دەکەوت شەیتانەکان دەبەسرێنەوە. ئێستا ڕەمەزانە مانگێک لەگەڵ مانگەکانی فەرقیگە لەگەڵ زۆرە عالەم هێدیە عالەم قسە خۆش دەبێت نەرم دەبوو جاران توندی توژی نییە ئەگەر موجانە توندی توژی باێ ڕۆژەکان بەتار دەبێتن. ژن ڕەمەزانە خوای گەورە بڕیاری داش پێم گوتی هەموو وەکان شەیتانەکان زنجیر دەکەوت لەغاو دەکرێتن قوفر دێت هەتا دەرکانی جاهەنەمش خوای گەورە بڕیاری دایا دەرکانی جاهەنەم قەپات دەکرێت ڕەمەزانان. هەرچی مسلمان بیماندار بمری خوای گەورە یەکسەر ئێباتە باشتێ. بەێ ڕەمەزان فەرقی لەگەڵ مانگەکاندی. هەمومان دەزانین ڕەمەزان جگەلەوەی کە مانگێکی پیرۆزە زۆر جیاوازی هەیە لەو مانگەدا هەیە لە مانگەکانی کە دانیە. بەڵام ئەگەر بینە سەر ئارامی و سەبر و تەحەمل قسە بکەین دەبینین خەڵکانێکن لە ئێستادا لەبەرەوەی بە ڕۆژوون و ئەو ڕۆژیە وای لێ کردووە کە ببێ بە خاوەنی سەبر و تەحەمل یعنی تەحەمل لە زۆر شت دەکاتن. بەڵام لە مانگەکانی دیکە لەسەر شتێکی زۆر زۆر بەسیط ڕەنگە گەورەترین کێشە بنێتەوە. کاکەم ڕەمەزانش پێم گوت ڕەمەزان فەرقیە لەگەڵ مانگەکان یارم عالەم زۆر هێدی دەوێت ڕۆژەکانی بەتار نەبێتن ڕۆژەکانی مانگەکانی تەحەمل ناکاتن. یەکسەر دیکاتە شتێکی بەسیط بەس ڕەمەزانە تەعاون دەکەدان بە خودی ڕۆژەکەم بەتار دەبێتن. ڕەمەزان دەبێت فەرقی لەگەڵ مانگەکان فەرقیگە لەگەڵ زۆر بێتن. شن ئەو مانگە ڕەمەزان لە هەموو مانگەکان پیرۆزترە لە هەمووان گەورەترە وایە؟ هەمومانەوە دەزانین بەڵام بۆ ئەو کەسێکە لە مانجی ڕەمەزان کە ئەو ڕۆژوە وای لێ دەکات کە ببێ بە مەسەلەن تەحەمل لە زۆر شت بکات سەبری هەبێ کەسێکی ئارام بێت ناتوانێت لە مانگەکانی تر وا بێت. ئەوەش دەکرێت سەر ئیمان زەعیفی کاکەوە ئەگە ئیمانت زەعیف نەبی ئیمان دەقەوت ئیمانەشی باشە بێتن وانە هەموو دەمێ ئیمانی باش هەر باشە ینی پێت قوڵ هەموو شتێک خۆت دەپارێزی لە شەڕ لە گوناح لە تاوان لە هەموو شتێک خۆت دەپارێزی ئیمانی باشت بێت و نمونەی لە هەموو خەڵکەشی هەموو دەکرێت سەر ئیمان زەعیفی. ینی دەتوانین بڵێنەوە کەسانێک کە مەسەلەن هەمیشە شەڕ دەکەن و کەسانی تۆڕە و توندون ئیمانیان لاوازە هەموو ئیمان زەعیفێ کاکەوە بڕۆ لە چێ دەپرسی پرس هەموو ئیمان زەعیفە ئیمانێکی پاشی بتەوتەبی وەکو هەمیشە تووڕە نابی هەمیشە قسەت خۆش دەبێت عالم پێکەنین دەبی وە یەکەیشتی لە من ئەوە لەوەتەی ڕەمەزانە لە سەرەتای هەفتەیە کەمی ڕەمەزانی لە شتێک تۆڕە بووی
بەخوای لە خوای بەزارەکەت زۆر باشم لە خوای سێکی وابزانم هەمیشە پێش دەکەنی لە خوای بەزار زۆر باشم تا حدەك زۆر باشم تا مشتریمە هەزاران مشتری خۆمان هەر هەمووی دووبارە دەکەی بۆ چەند مامانی دەکەی گەریان تووڕە نابن هەموو دێنەوە کنەما سنەگەریان نەربوونیان نەمە بە زۆری لەبەر مانجی ڕەمەزانە ناوەڵە لە خوای بەزار هەمیشە کابرایکی دیارم ناو عالەمی هەمیشە دەبێ قسە خۆش بێگە عالەمی فەرقی من لەگەی کێکشکا شنە من ناسراوین فەرقمانێ لەگەی کتکا ئەی چی بۆ کەسانە دەڵێ ڕەنگە ئێستا کەسانێک هەبن و ئەو بەرنامەی ئێمەش ببینن بەڵام ڕەنگە تووڕەیان زیاتر بێ لە کاتی یاسایی دەڵێن ئێمە بە ڕۆژین عەسەبی دەبین برسیمانە تێنیمان ئەوە گەلە غەڵەتە زۆر غەڵەتە زۆریشی 150 وایە بە ڕۆژی بۆ دەزانین عالەمی بە ڕۆژیە لەمارە تووڕە دەبی لە ڕێیان تووڕە دەبی جوونان لە قسەی عەسەبی دەبی ئێمە ڕەمەزان قابلێت لە وسر ڕەمەزانەتی ئەگەدان بە خۆتان نەگری مانەوایە شتە زۆر هەیە وەڵڵا زۆر عەسەبی دەبێت بەس برسو تێنی دەبێت ئەمە برسو تێنە من یەقێت بگرم و یەقێکەشکە بگرم نییە غەڵەتە هەموو شوێ غەڵەتەوە باشە هەمومان دەزانی غەڵەتە بەڵام چیان پێ دەڵێ پەیامت چیە بۆیان وەڵڵای هیوادارم ئینشاءالله بە هیچ شێوێک تووڕەی مانجە ڕەمەزاندان بە خۆدا بن ڕۆژەکانی خۆیان بەتار نەکەنەوە قوربان ساوت لێوێ لەسەر سەبر و تەحمل قسە دەکەین لێسادا دەبینین لە بەرەوەی مانجی ڕەمەزانە مسلمانان زۆربیان بە ڕۆژون و ڕەمەزان وای کردووە کە کەسەکان ئارام بن خاوەنی سەبر و تەحمل بن لە زۆر شت پەلەپەل نەکەن و تۆڕە نەبن ئەوانە ناتوانن لە هەموو کاتەکانی تروابن لە مانگەکانی تروابن هەممانکە بەس ئەو مانگە مانگەش پیرۆزە ماژی ڕەمەزان هەمووانکان پیرۆسترا دەبی سەبر و تەحمل زیاترە بی بەس لە مانگەکان کەش هەر ئەو مانگەیە بەس مانجی ڕەمەزان مانگەشی مبارکە بەس لە مانگەکان کەش دەبی سەبر و تەحملت هەبی یعنی لە هەموو کەسێکی دەبی ڕۆحمەت هەبی یعنی کابرای دەشتی لەمە دەکڕی دەبی نابی بتووڕەبوو نەک لە مانجی ڕەمەزان لە مانگەکان کەش کاکە ئەوە بە تووڕەی بە نەرمی لە سەخۆ حتى لە قورعانی داهاتیا باشە دەبی سەبر و تەحملی هەبی بەس کاتی مانجی ڕەمەزان مانگەشی مبارکە دەبی لە هەموومانکان ئەتوو بە سەبرتر بی تەحملت هەبی لەگەڵ باشە ئەو سوود و پیرۆزیە کە لەو مانگەدا هەیە ناتوانین لە مانگەکانی کەشدا جێبەجێ بکەین و بۆما بمێنێتەوە یعنی ڕابین لەسەر بابەرێ یعنی واللهی ئەو زەبرێم لە ئیمان بێ زەعیفە دیسان لەسەر ئیمان زای کابرا ئەگە ئیمانی یعنی ئیماندار بی هەموومانکان ئەو هەیە بەس ئەگەر ئیمانمان زەعیفە دەبینی ئەتوو دێ مشتری بە مەسەلا ئەمە ئێستا بێزەمەش دەفرۆشم بە 7,000 نەتەوە ئەمە وەنێنین باشتە بەدەی بە شەشی لەسەرمانە کابرا بە پێنجی ناوی بڕۆ کاکە لێکوان نەبینی قەتوات نەکردیە تو بە خۆشم بۆم لێ هاتیە بە خۆم زارێت بە خۆش پشوان بیمەوە باشە ئێستاوە بای چەندە ئێستا بەوە بە شەشی دێ بە شەشی دەدەێت ئەمن ڕەنگە 3,000 پێبی ئەوە بە 3,000 دەبی ئێتوڕە دەبوو کاکە وەستەری ئەمە دەمە بە پێنجاتی کو بە من دەری بە 3,000 دیناری یەکسەر هەردەچی باشە ناتوانیت بێوەی کە تۆڕەبی پێ بڵێ کاکە ناتوانم بیدەم بە 3,000 ئەگەر ئیمانمان بەقوت بی ئیمانمان ینی زەعیف نەبی ئەگە بری بە هەزارش دەبی ئەم تەحملکەم گوت کاکە بە چەندیا ئەم دەرێم 6,000 با بێ هەزار دینار دەبی بێم کاکە دەست نادە چای من کەپتر نابی عێدزیش بی ئەو بازە ینی ئەو بازە یان نابێت بەس دەبی ئەمە لە سێ شتی ئێستا بە من دەری کاکە ئەو بە چەندیا مەسەلە دەرێم 6,000 کام دەی مەسەلە بە چای ناوی بە 5,000 یەکسەر لی تووڕە دەم بڕۆ کاکە با بڕۆ وسريتو بوتا چشا دسرو تورا هوا بخوش دخيله بوم باسكت شي بوم باسكت مثلا كابراتيا كاكا وبسنديا اما درم بعفت زايا كابراتيا ببنزنابي قلت كاكا وسريتو لو قصك خراب يعني لا ناقص اما بخوما هذا يكسر ايمان ما ضعيف ايماني هموما اس ايمانك بقودنيا نعم اس برو كردو سامع عام تريم باشه فاکتور زورن بوی که باز لوب کن که فاکتور بوی که ایمان لاواز بید بگشتی بلام دکری بزنم هو کاری لای جنابت که ایمان لاواز الاستاده بوچی دگرینیو بقرآن است ظروف که پیشته باشتر بو قدیم باشتر بو است انترنت و يعني فيسبوك و چشتو يعني اتو دادن شي لمالي خود پیشته که سبحان الله شي دکرت تلفزيون نبو ساعه نبو لكن ذلك خو سيدك يعني اول تكلمه دي صلاه والسلام بيغمبر لي صلاه والسلام يا اخوي السلبي اللهم صل على سيدنا وعلى ال سيدنا محمد استوانيا ميوان دار يكسر همي موبايلك يدي تدري لا تنشتا اويد كبيله زائر عوي دادن شيء موبايلك ده يعني استا سردني انترنت بقوت بوا بيتسوانو هم الدنيا رنگ سودي الانترنت ورقت وين قلت لا هذا شامبري لا انت استا مثلا برايكم لزيشيا يكسر تلفون لا دورتك يكسر تلفون شو ذاكم تلفون نبا ناقيه بس ساشي وخراب شيء باشه كوتا قسم دمي لا جنابه جويبيز بم صبر وتحمل شي لا جنابه والله صبر وتحمل لا مش باشترا لا مش باشترا اجا صبر وتحمل ما هبي هيش هذا كم لروي نفسي وجنابه كسي زور ارامي لسر خوق صدقي
ڕەمەزان کاریگەری لەسەر ئەو بابەتە هەیە بەڵام دەتوانی ئەو سەبر و تەحملێکی ئێستا هەتە لە هەمومانکانی ساڵات بێت لە عاد بکە جار بەجار یانی دەبینی تەسادفەوەمان لێ دێ لەک لە مانگە پیرۆزەی لە مانگەکان کە زۆر جاکاورا هەبوو گوت بازار لێدێم سەر چاو خاریم زۆر بەتەعام ئێستا سەرەتای مانگی ڕەمەزانە هیچ لەو ڕۆژانێکە ڕابرد و هیچ جارێک تۆ ڕەبووی هیچ جارێ ئەو ڕۆهاتی بنوێتی لەماری بەرهەمدارەکان ئیشاڵڵا تعاملیشمان دەبین سپاسان دەکەین لەسەر چاوم بەخێر بە ناخۆ پیرۆزی ئەو مانگە لەو مانگە وەرگ ئیشاڵڵا هەمووان پیرۆز دەبین ئیشاڵڵا خوا قبولی کردێ لە بسمانە لەسەر تای مانجی ڕەمەزانین لەو پرۆگرامەدا باز لە سەبر و تەحمل دەکەین لێسادا دەبینین خەڵکانێک هەن ئەوانەی کە بە ڕۆژۆن ڕۆژێک وای کردووە ینی سەبر و تەحملیان هەیە لە زۆر شتدان بە خۆیان دادنن بەڵام لە مانگەکانی تری ساڵ وانین ڕەنگە لەسەر شتێکی زۆر بەسیت و سادە تۆڕە ببن و هەڵبچن چ قسێک تەیە لەسەر سەبر و تەحمل بەخوای با لە پێشەمان شکام بەخێر سەر چاوم بەخۆی زیاتر ئینسان لە وەختێ بڕێک عسەبی دەبینە بۆ هیچ ناخواانە چایە مەسەر نەئاوە لە باندێ ئینسان چگوتی عسەبی دەبین لە باندێ ئینسان ئەو دەمێ بخۆم زوو عسەبی دەبم لێ تاویشە تۆڕە دیارە هەموو دەمێەوە باز ئێستا باش ئەو تۆڕەیە ناخۆشەوهانیمە ئەو تۆڕەیە جەنابەت ئێستا پێکەنینی تێدا ینی ڕوخسارت پێکەنینی تێدا بەخۆی هەری زۆر کەس بە من دەرێتم لە ناخۆت تووڕێی بەس ناوە نییە بەس دە شێوەم تووڕە مەگەنە ناخۆم زۆر عادیم زۆر ژۆ زەمات هەموو مەوجودین دەزانن ئەگەنا وەختی هەموو دەمێوە نەکانت دیار هەموو دەمێ شوای چ قسێک تێ لەسەر سەبر و تەحمل سەبر و تەحمل چی بە ئینسان دەبەخشێت بە قورعانەکە هەموو شتێکی سالۆ نمونە کابرا بە شەر دەگە 5 دقیقە خۆی ڕابگری هەوت شتێک دەبی ونیە بەس ئەوە نەتیجەکەوەیە ئینسانەکە سەبری نەگرت پێشەمان بەخۆماگم نەگە سەبرم نەگرت هەموو شتمە بەگارەگار کرد وڵای دیارە شتەکە هەمووش دەرچ وانە ئێستا زۆرێک کەس هەن لە مانجی ڕەمەزاندا دەڵێن تووشی کێشە دەبن بەڵام کەسەکە چ دەڵێ من بە ڕۆژۆم دام بەخۆم دادەنێم سەبر و تەحملم هەیە ناتوانم وەڵامت بدەمەوە یاخود کاردانەوەی خراپی نابێت باشە بەڵام لە مانگەکانی تر دێکا بە شەڕ جاری وایە زەلام دەکوژێت دەبتە شەڕەتەقە لە ترافیکلای تێواران دەبینین لەسەر یەک هۆڕ لێدان کێشە دروست دەبی باشە ناتوانین ئەو سەبر و تەحملی کە لە مانجی ڕەمەزاندا فێری دەبین کە ڕەمەزان وا دەکا فێری ببین لە مانگەکانی تری ساڵ هەمان شتمان هەبێ و لەسەری بەرداوام بین بزەبت بە تاکید بەزانتە شتێمە لە وەختەی یەکسە کۆنتترۆل خۆمان لە دەست دەدەنەوە مشکلەکەیە کە ئینسان کە کۆنتترۆلی خۆی لە دەستدا خۆ بەس مانجی ڕەمەزانیم بەس وچگوتیە لی دەپرس کابرا دەرێ بە ڕۆژی مەکورەکە خۆ بەس مانجی ڕەمەزانی مانجی خوای نییە ئەیوەنیە بزەبت 11 مانگەیە 11 مانگە من ئەگەر مەسەلۆ نمونە دەلامەکەم ئەگە بە ڕۆژیش نەبووم ئەگە لە خۆی شەرمەکەم لە شەرمی ناکەم بە تاکید بەس کابرا 11 مانگە دەوم بەرە لای با مانگەک لۆ خوای ئینسان واقعی قسەی بکە واقعی ئێوەنیە هۆ لە پێشەمان ئەم زەلامەکەم هەموو دنیازان دەرێتم عەسەبی بەس بەخوای لەمان کاشداوە نییە پێت دەڵێن عەسەبی کە عەسەبیش نی ڕاستە عەسەبیمە بەس هەموو دەمێ نابەت لە ناخەوەش تۆڕە دەبی لە چ شتێک تووڕە دەمیست کەسەکەی باز درۆ هەردوو چاوم دەربێ و جەماعەتەوە مەوجودن وەستا ئەمەدو ئەمەسە مەوجود لێیان پرسا بەس ئەمن بەس بە درۆی زۆر بە تۆڕەیە گوتت بەس لە دروی ئەخە زۆر زار درۆم نەگە کرا لە پشتڕا زۆر لە هەموو شتێک ئەوانەی کە درۆت لەگەڵ دەکەن نێزیکتن هەلا کولین بەردەچی لە سەدان کاردانەوە چی بۆ بەرامبەر بە درۆیەکانیان هیچ ڕۆژێک داری مەمنون دەبتەوە لەوە تێ مانجی ڕەمەزانە لەوەی سەبرم گوت یاگەنا لە هیچ سەبرم نەگەت سەبرت لەوەی گرتووە کە درویان لەگەڵ کردووی تەحملت هەیە و زاراگەنا بە عایاتی من سەبرم لە هیچ شتێش نەبووە ئەو زاری سەبرمە وەرەوەستا وەستا جان برادریە و بەڕێزەی وانە بەڵێ باشی سەلامەت بی عەزیزی مانجی ڕەمەزانت پیرۆز لە هەموو لایەکی پیرۆز بی لەو موسڵمانەش پیرۆز دەکەم هەمومان دەزانین لە ڕەمەزاندا خەڵکانێک هەن تۆڕن باشە و خەڵکانێکیشان لەبەرەوەی کە بە ڕۆژوون ڕەمەزان وا دەکا ببن بە خاوەنی سەبر و تەحمل و زۆر زار لە کاتی هەندێک شت دەڵێ ئێمە بە ڕۆژین ناتوانین وەڵامتان بدەینەوە چ قسێک هەیە لەسەر سەبر و تەحمل و دواتر دەمێ بزانم ئەو کەسە کە دەمچاوی وەها تۆڕە دیارە لە ناخەوە کە خۆی دەڵێت تۆڕە نیم چۆن ئەوە بە خۆی قیسە کشمیشیە کابرا ناو بەناو دری خۆشە ناو بەناو دری توندە نازانم مۆزوعاتێ بەس ئەوانێ مەسەرەکە بەسەر سەبر لە ئیمانەوە هاتێ هەر کەسە کە ئیمانی بە قۆت و سەوریشی دەبێتە حەمبلیشی دەبێتن بەرامبەر هەموو خەڵکەچی ئەمە کاسبین لەو بازارە ئەنواعی خەڵک ڕوومەن لەمە دەکا ینی خراپ و باش و ئەنواعی ڕوتێ دەکە دەبی تەعاملت باش لەگەر هەم کەسەچی ئەتوو
ئینسانی کاسب لو کەسابەتیات دو شەڕێ ناتێ دەبی تەعاملی خۆت لەگە هەموو کەسێکی باشکە لە بلاخەس لە ڕەمەزاندا با باس بکەین لە ڕەمەزان جیاوازە جیاوازە چونچی ئیوا هەیە لە ئاخیرەکان لە قەربارەقی دێ نازان برمچ دەناوەندی هەدەفی لە ئاخیر دێ بە یەکسە بەڕێکەی تازە بە ڕۆژی ینی ڕۆژێکە لە چمادەم سڕە بڕێکە لە چیە لۆ نمونە لە خەیاتی کاکە لە ئاخیر کەسێ دێ یەکسەر بەڕێکەی لە بێژ هەرەمیان ئەو جەژێ مەمنوو خوافیزە لۆ چ بە ڕۆژیوی بە ڕۆژیمە دەمێ زوو سڕە بڕێکە لە چێ حەقی خەڵکی لو دەخۆی حەقی خەڵک بەخۆ بەس ئەوە نیە لە هەموو شتەچی ئای وەیە باشە ئەوانەی کە لە ڕەمەزاندا ڕەمەزان وا دەکا ببن بە خاوەنی سەبر و تەحەمل دام بە خۆیان دادەنێن ناتوانن ئەو سوودەی کە لەو کاتەدا بینیویانە کە مانجی ڕەمەزانە لە هەموو مانگەکانی ساڵدا جێبەجێ بکەین بەسەری بەردەوام بن ناتانم لەبەرەوەی شەیتان دەکرێتەوە ئێستا حالێن شەیتان بەسترایەوە شەیتان بەسترایتەوە ڕاستە ئەوە دینی ئیسلام وا دەڵێ باشە شەیتانەکان بەستراینەوە بەڵام ئێمە ناتوانین کۆنتترۆلی ئەوە بکەین کە شەیتان پێمان نەوێت بەدیکوم زیکر لە سزاری هەموو شتە کۆنتترۆل دەکرێت ئەو دەگەڕێتەوە سەر نەفسی خۆت هەمومانەوەمان بینیوە لە مانگە ئاساییەکان ڕەنگە ئێواران لەسەر یەک هۆڕن لێدانی ئۆتۆمبیل لە ترافیک لە گەورەت ڕاستە بەس ئەوە زیکری خۆت دەکەی سبێنان و ئێواران و شەوە مەسەلات خۆی گەورە هەموو شتێک دەتپارێزی ئەوە زیکرەکە باش ئەوە زیکرەکە لە ڕووی دەرونیەوە ئێمە ناتوانین کۆنتترۆلی خۆمان بکەین نا هەندێک حاڵەت ێ مەسەلەن ماندیە کاکە ئێستا من شخصی خۆم کە تووڕە دەبم زوو گەرم دادم کە ساردیش بمەوە هیچم لە بەردەنی نامی باشە کە زوو گەرم دادێ چۆن سار دەبیەوە قماوە چی ئێستا بە ڕۆژی ئێستا بە ڕۆژی ئێستا بە ڕۆژی بەچی سار دەبیەوە مەبەستم ئەوەیە ساربوونەوەم نییە ئێستا خۆشم تووڕە ناکەم لە هەموو شتە چ خۆم ناکەم مۆزە مەسەلەن تەماشا شتش ناکەم هەموو کەسە چی نادەمەوە چیان پێ دەڵێ ئەوانەی کە تووڕەت دەکەن چیان پێ دەڵێ هەر جوابیشی نا تەماشاشی ناکەم نابەخۆ لەبەرەوەی ئەمە کە توێک چوم بەدەستە خۆم نییە کەسەکە بەرامبەر ئەو قسەیەکی کردووە و جەنابەت پێی تووڕە بووی چۆن لەو کەسەکەشم لە سەدانابیری قبول ناکەم هەندێک حالەتەیە هەندێک ناتوانم ینی من شخصێکی خۆم عەسابمە هەست ناکەی عەسەبیە ڕەنگە خوا نەخواستە ڕۆژێک لە ڕۆژان کارە سات کێشەی گەورەشم کاتم دەشزانم قەت تووشی نەکردی با کردی چی بە زیادەوەش کردی زۆر کێشەی عایلی کێشەی هەموو شتێک عەسەبیەت بۆ ناتوانانی کۆنتترۆلی کۆنتترۆلەکە بریم چ لە دەستە خۆت نییە لە دەست خودی بەشەر نییە لەدەست ئەوەی بەرامبەرە کە ئەوەی بەرامبەر شعوری هەبوو بەس ئەو دەمارەت نەکەتەوە تشخۆ حاشا چڕیت و سەیارنی پێ نووسێوە نیە لەسەر ئەو کەسی بەرامبەرتە لەو گۆڕی تشقەرت پێ نەکەت توانیت تەداخلیکی ڕەمەزانیش ئەو عەسەبیاتیەی کە لە جەنابەتدا هەیە ئارامی ناکاتەوە بەخوای ڕەمەزانان تووشم نەبوو بەس جارێک تووشم بۆ ئارام ناکاتەوە بە ڕۆژیش بوومە لەو چەند ڕۆژێک حەقیم پێ قبول ناکرێت غەدرم پێ قبول ناکرێت ئێستا یەک غەدر لەو برایەکە پێم قبول ناکرێت کاک بە جواب دەی بە ئەکیدی کەسەکە بڵێ بێگانەش بینەشی ناسم لە جادەی بین دوو نەفەر یەک غەدر لێ چیکە پێم قبول ناکرێت لەسەر مەزلومەکەی بە جواب دەم بەڵام لە کۆتاییدا کامیان باشترە ئەو تۆڕەبوونە یان وەڵام نەدانەوە و سەبر و تەحەملەکە سەبر و تەحەملەکە باشترە بریا ئەوەم هەبایە بەش بە حاڵی ئەو کەسی کە هەیتی ڕێز حرمەتەیە گەڕێم وڵای جەنابەت هەرچەندە ئیشیش دەکەی با لە کاتت نەگرم کۆتا قسەت لەسەر سەبر و تەحەمل کەسێکی ڕوخسار وەها دیار کە تۆڕە بەڵام لە ناخەوە وانیە و دەمیشی بە پێکەنینە چ قسێک تێ لەسەر کۆتا قسەت چاوت ماچەکەمە خێر بێت سەر چاوم بەس بەو خوای لە هەماکەدانی سال لە وەختی بڕێک خۆی بگری بەس هەر 5 دقیقە ئینسان خۆی گرتەوە حتى القرآن داتيا باشا دبي صبر وتعامل يا بي تازە بە ڕۆژی ینی ڕۆژێکە لە چمادەم سڕە بڕێکە لە چیە میلەتی عێراق بەعام بەگشتی وا مەشهورە تۆڕەیە قد تورا نابنا مليلة إيش كمان أوي نابي لخير تورا لەو پرۆگرامەدا باس لە سەبر و تەحەمل دەکەین ئێستا ئێمە لە مانجی ڕەمەزانین و زۆر جار ئەوانەی کە بە ڕۆژۆن و ڕۆژەکەوایان لە دەکات ببن بە خاوەنی سەبر و تەحەمل و بە پێچەوانەوە کەش هەیە کە ڕۆژوو وایان لێ دەکات کە تۆڕە بن دەمێ بزانم چ قسەیەک تێ لەسەر سەبر و تەحەمل لەسەر سەبر و تەحەمل وەڵاهی زۆربەی خەڵکە کاتێ بە ڕۆژوە بێ ئیتر بەسێتی تونەتی وای لێکە سەیتەرە لە دەستەدا پێچەوانەکەشی ئەوەیە جاری وایە کابرا پێشگە لە ڕەمەزانەکە پێش ڕەمەزان بێ ئەوەی خواردووە وی شەر تەحەمل لە دەستەدا یعنی لە هەردووکی هیچ جیاوازیەکی نییە بۆ ئێمە ینی لە ڕەمەزاندا لە برسێتیان بێت تەحەمل دەبێت لە کاتی ئاسایی لە تێریان بێت تەحەمل بەڵێ بەڵێ ئەروەڵا لە کاتی ئاسایەوەی خواردووە کەس نییە بۆی دەرگا
لە کاتی ڕەمەزانیشا ئەوەنە برسیەتی ئیتر سەیتەرە دەسەدا بە تایبەتی جیلی ئێستامان ینی بڵین گەنجەکانمان بەخۆشمە بڵین جیلی ئێستا هیچ تحملێن نەماوە بڕوان پێ بکردن لە تەرافلایتی ڕاوەستا بووم کابرا جا ڕێزمێ بۆ شوفێرە تەکسیەکان زۆربەی تەکسیەکان تحملیان نییە سایە کۆستەرەکان و ڕێزمێ حرمەتمێ بۆیان سەلامت تۆ مەسافێکی کەم و ما بگەمە ترافلایتەکە ئەویش دادە پێشمە میش ڕاوەستامەویت کاکە بۆی واژ ناکەیتەوە برا تۆ غەڵەت ئێمە بەنزیخانەیە ترافلایتە بۆ هەدمەدە پێشتەوە اینجا تحمل نییە ئینەوە بێ تحملش ئاژامان تووشە بێ شەڕ و مشکلمان تووشە بێ ئارەوەڵا هەمومانەوە دەزانین کە ڕەمەزان جگە لە خێر و بەرەکەت و عیبادەت و خواپەرستەکەی مانگێکی پیرۆزە ئەوە مانگێکە ماڵەکان هەموو ئاوادان دەکاتەوە زۆر جارجۆ کەسانێک کە بە ڕۆژوون دەبن بە کەسێکی سەبر و ئارام و بە تەحمل ئێمە ناتوانین ئەو تەحملەی کە لە ڕەمەزاندا دروست دەبێت لە لامان هەز دەکەین کە کەسانێک هەندیانەوە تووڕەمان بکەن بەڵام لەبەرەوەی بە ڕۆژین وەڵامیان نادەینەوە هەمان ئەو تەحمل و سەبرەمان هەبێت لە مانگەکانی تری ساڵیش لەوێش سوودی لێوەرگرین کۆنتترۆلی خۆمان بکەین بەرەوەڵە واللهی ئەزانی بۆچی وا ناکەین میلەتی عێراق بەعام بەگشتی وا مەشهورە تۆڕەیە وا مەشهورە ئیتر بڵێن لە زاخۆی بگرە تا خانەقی تۆڕەیە جیقڵدانی کەمە نەزان بەبییر دێ ڕۆژیان تێن کابرا لە هەولێر لەگەڵ کابرای سلێمانی شەڕی کردبوو کابرای سلێمانەکە وتبووی کاکە زۆر زەختی لێ کردبوو وتبووی کاکە وازم لێ بێنە ڕژاد لیەکەم خۆم جیقڵدانم تەسکە هەولێرەکە وتبووی منانیتم وی تەسک بە هەر نەی ئەوتی من هەنیتم بکەین نەتەسک بێ و هەشمان بێ والله بێ ئارامگر بین ئەبێ لە کاتی کێشەکانە پێخۆن ساڵسەلمە فەرمی ئەڵێ ئەگە تووڕە بووی بە پێوە بووی دانیشە ئەگە دانیش بووی پاڵکەوە یانەوە پاڵکەوتنەوە لە کاتی تووڕەبوو ناگەر ئێمە ئارام بگرین کێشەکان گەورە نابێتەوە بەس کە کاتی ئارام ناگرین لە کاتی تووڕەبوونا شێشە بچووکانمان لێ گەورا بێتەوە ئەو کاتە عیلاجکردنی زۆر ئەستەمە ئەمە پێچەوانەیە فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کاتێک کە تۆڕین بە دانیشتنەوەین هەردەستینەوە هەروجیب دەکەین والله مادەم بۆ کوشتن ماشین عینمانەوە عیلاجمان نییە کەسەکە تۆڕەیە ئەها دانیشتووە لەسەر کورسی دانیشتووە کابرا ڕەنگە مەسەلەن دەمەتر لێی دوور بێت بەڵام لەسەر کورسەکە هەردەستیتەوە غار دەدا لە بۆ ئەخە من پێ دەڵێم وڵا عێراقی بە حەبلیش بەرجیکەی دوار وایە ئەت پاڵکەوت بێ دانیش بێ هیچ فەرقی نییە زاخۆ کابرا لە ماڵەوە دانیشتووە هەر دانیشتەوە خواردنێ یعنی نییە ئیتر خواردنەکەی بەدڵ نییە ئەمە نەجنێ و ئەدا بەم ئافرەتە قوڕ بەسەرە لە بەهێنێەوە مناڵی بۆ بەخاوەنەکە ئەم چێشتە ئەمە بێخوێیە ئەمە ژێرە ئەمە کە کاتی لە دەرەوەش اینجا شتێک چییە ئەوەش بزانە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بێگانە پەرستین ینی خەڵکەکە خۆمان ئیسا ئافرەتێکمان ئافرەتی خۆمان کوردەواری ئەگەر شوو بکاتە بێگانەیەک ئیتر لە بریتانیا شووبکات لە فەڕەنسا شووبکە ئەمەنە قەدری ئەو پیاوە ئەگرێ ئەمەنە ڕێزدە و پیاواگرێ وەکو کوردەکە نییە ئەمەنە سێرفی لەگەڵا ئەگری ئەمەنە خۆشببختی لەگەڵا دەربرێ بۆ کوردەکەوان نییە خۆمان بۆ خۆمان وانین بەس ئێمە سێلڤی لەگەڵ ئێمە ناگرێت ئافرەتی ئێمە سەرڤیسمان لەگەڵا بگرێت پۆزمان بەسەرەوە لێدا ئافرەتی کوردەواری هەر بە درۆ بڵێ خۆش نیە 15 زاریوێ ئەزان درۆژەکەی بۆ 15 ئەیدا خۆی وایە پێ دڵێ خۆشم دێ 15 هەر بڕام پێ بکە ئیسە جاری وایە لە بازار نیم ئەشیاکانم کووەگەمەوەڵێ کاکشەوە ئەڕۆیتەوە بۆ ماڵە لەم نەوەڵە ئەڵێ بوو ناڕۆیتەوە لە مەڵای ئیشمەیە ئەلم بڕۆمە لە ماڵە چی بکەم خێزانەکەمە بە درۆڵم خۆش نیە 15 زاریوێ یان بەیانان جاری وایە لە بازارەوە نایم اینجا من دوو خێزانم هەیە سەلامەتی نا کورتەمەنی لە 50 زیاتر تێپەڕ ناکە ئەجا لە فێ لێرە خۆ اینجا بەیانان خۆی دایمە لەسەر ئیش خواردن زۆرە بڵێن ئەڵێن خواردن زۆرە لە کاتی خوارد بەلەزەتە لە کاتی ئیشکردنا لە فێکە خۆی بەلەزەتە سەر لە ماڵەوە جاری وایە هەموو خواردنێک دانن وسەر ئەمە هێلکەیە ئەمە ماستێکە دایەنن قسەکەی خۆ دەبیر مەکە هەردووچیان پێکەوەنا لێک ماڵن خێزانەکانت چۆن دوو خێزانم هەیە من هەردووچیان لێک ماڵن جیاوازن لێک نێزیکن یا لێک دوورن وڵی نێرگیزی مشکلەیە تۆ دوورترم مشکلە دروست نەبی دوورت کردی نا بۆ کێشە نانێ سەعبەتی یەکەم بانە بێ دەزریێت ڕێکەوتەکە وا بوو یانی لە نزیک خۆمەوە خانوون نەبوو بەڵام 2 ساڵ بەیەکەوە بوون 2 ساڵ بەخوای بای خۆی مشکلە بڵین کێشە نا کێشەی هوردەواڵەکە کاتی هێنان بڵین بوون سەرەتا با تۆزێ عەقدوکی نەبوو لەگەڵ یەکتریا بەس دوای وا شێشتن خوا بەزیاد بێ یەکتری داوا دەکەین ئایسەم حەسودیان بێ بوو ناوێنم قسەکەم بە تەلەفۆن لەگەڵ یەکتری قسەک باشە لەو ڕەمەزانە چۆنە ینی ئێواران چۆن پێکەوە دەبن نەوەڵا ڕەمەزانان تۆزێ قورسە پێکەوە بوون دا بەشت کردیەوە وڵی هەر شەو ڕۆژێک لایەکێکیانم
هەفتەیە خۆی ئینە 6 ڕۆژە ئیت ڕۆژێک کێمێنە ناو سەیارەکە خۆم دەستت خۆش بی کۆتا قسەت چییە لەسەر سەبر و تەحمل خۆتا قسەم بڵێم چی وەڵای بڵێم چی ئەدرسم بە خەدارم لە ناو سیارەی نەنووی ئەدرسم ئامۆژگاری خەڵکەکە بکەم لە ماڵ خۆم تۆڕە بم والله ئامۆژگاریم ئەوەیە ئێمە کە بە ڕۆژوو ئەبین بۆ خۆمان بە ڕۆژوو ئەبین عیبادەتەکانی بۆ خۆمانە پێویستە ئارام بگرین بەتاڵی نەکەین قوربان لە ڕەمەزاندا باس لە سەبر و تەحمل دەکەین لەو پرۆگرامەدا کەسانێکان دەڵێن ڕەمەزان وا لە ئینسان دەکات کە وانە وانە کابرا بۆ خۆی بڕۆژ دەبی خۆی بڕۆژ دەبی لۆ عسەبی دەکات ستەکە یەک زەمین ناخوا یەک زەمین ناخوا ستەکاتن فڕی دەچێشی دیواری دروست دەکەن و لۆ خۆ مشاوەژ ئەما تسمێنە تایوانان لێرەنەوە بێ مشکلە عسەبی نابن هەزار کەس دێت لێرە هەنووا قسەی دەکات چای خۆی دادنێ تۆڕەش نابی لۆ تووڕە بن لۆ ئەمە لۆ خۆی دەگرین ئەگەر لۆ خۆی پێبی لۆ تووڕە دەبی ها کاکە باشە کەسانێک هەن بە پێچەوانەوە دەڵێن ڕەمەزان وا لە ئینسان دەکات کە ببێ بە خاوەنی سەبر و تەحمل سەبر و تەحمل ئیمانیان بەقەوت نییە ئیمانیان بەقەوت دلو خواي بروج دبي كدلو خواي بروج كود بعالم عصبي كود بدي عالم نخو عايز كي ويا کەسی وا هەیە بۆ نمونە بە ڕۆژوش نییە ڕەنگە بەڵام هەر تۆڕە یعنی هو لا اشكي وكابرا لسه مش مزاج مش خوي دور بروج دبي بروج نبي وخوي خوي باشە دەکرێت کەسێکە بۆ خوای خۆی بە ڕۆژووە و بە خەڵک بڵێ تۆڕەم وامەکە و مەسەرەن کاردانەوەی خراپیە بێت و کێشە دروست بێت هي والله زوره هي كابرا هي علي والله هي مش هل زايد الروح ولا خد شيء كاكا رمضان يقول رمضان او تساوم ومناير رمضان كود بيخوي لخرشي لو خوي لخرشي هذا هو مزاج هو عصبيه مشي توانيه توريه خود كسي تشيكوي لخواي بزياد زور باش والله زور باشي بس انا سرتاي مانجو رمضانين ان شاء الله هم رجع كانت بالرجوع خواي بزياد الحمد لله لا سرتاي مانجو رمضان وتاستا هيك كاتيك لمشتركان قد تورنا بنا مليله ايش كمان قوي نابي لخرج تورا بين كمان لخرج تورا بين خرج سبينا بيرد هذه وكبرش تورا تشتري ناكر من تسيل خواري دقري اول قدين ترين بونمونا رفتار كردنا لقل مشتري دبروي معامله كردني مشتري وفروشيار زور معامله تايبته او كشده فروشات دبي خاوني روي شي خوش بدري قوري بري باشا موز بتسندا 1000 ربعك مشتريك بي بلي ب 500 نابت زرت بعيد النبي در ناسي قبل دروا لبر كاميرا وادلي بالتاكيد دوقنا فري بنيرا وش كمان ما هذه توربين ايش كمان احتياجي كابرا بابري بالربع شو كابرا نيتي هي نيتي باش او كسيك قبل يبون منا موس او موزا لا ماركت كان بازار 750 بازار 500 كم ترنيه على بازار بقى خارج دبا بس هي نيتي دري بازار نابي بعفسك لو تورو دبو كابرا دري اون دبري ب 500 تو ناتوان بازار بيدني نا والله استو بخويا زار ربعك زات راوستاوي بيشو بخوي او بيشو زرره بس اوي لقداله باندي بازار بدن اگر بازار بدن زرر يعني خير ناك او بيشو هر زر دك بازار ربعك جنك بازار او بيشو استو زين او بازار ربعك بخوي زرره اه والله اول زرره باشا قيتي بون منكسه مثلا بيسي بو هاوكاريه بازار وزارش اللي ورناغرين صنداي وزارش اللي ورناغرين هي وزارش اللي ورناغري او كسيك هزارك اللي ورناغري يعني ديارك انا ما هي دينا سين ديتك انا ما موز ديني بارش ديني هي بارش ديني انا والله امورك ناس ناس تو تورنا به نالو تورا دبي اخنا بس يخو كابرق هي باريني نا استغانا قاعده تو بارد نبي اوي بكري بري بينسد خوتي احتياجيه بهمو كسك دري كابرق بانير بربع شيا دري كاك دوق البربع نابي مقصد بس ترين منها باشا بالاساس صبر وتحمل قصب كاين ضلين رمضان دمان كات بكسيتشي بسبر بتحمل زور ارام مان دكات وببيتوانوش كساني كان كالبروي بروجون طور دبن هل دتسن رنگا تشش دروز كان ايا او كسيك بروجوا ناتواني كنترولي خوي بكات مثلا طورنا بعد لبازار لما ولا كردن لقفتو قال دورو بركي والله كاكا قالوا تورا بهر توريا تورا نبي قد تورا نبي شتيواني رمضان بروجينيا تو بروجي لو خود بروجي خلون بروجيني كاز لو كاز بروجينيا ويا هسا بروجي جناب ارا والله لسرتا رمضان وتاستا هيك كاتيك لا لكاتي اشكرنا كتورا نبي نا كاز مشكله لك كردين نا مشكله لك كاسكين لجاندا شفتي بتسندا شفتي با 500 مانيه با 600 مانيه 500 كاي تشندر 600 ارا هم ايراني لا انا حفت شلو هالشلو دبي لا انا 5000 4000 اوا امن لقال تقصنا كم مثلا كسي اسايم ديم ضلم او شفتيهم بدي بس يا زاري بس يا زار اگر ببي اسغانا زارو زر ده كان يديني بس زارو جاي دبي ديني احتياجيه
کابرای الحاق بکابرێ من کابرا دەرەنیتم ئێستا دەرەنیتم 3000 پێش دەدێنێ احتیادی قسێک تێ لەسەر ئەو کەسانەی کە ڕۆژوو دەکەنە بەهانەی ئەوەی کە تۆڕە بن و بە پێچەوانەکەش با باس بکەین ڕۆژووان لێ دەکات ببن بە کەسانی بەسەبر و بەتەحمل بەخوای کاکە دەزانین چۆنە ئەگەر یەکێک بەخۆی تووڕەبی هەر تووڕێ ئێستا بە ڕۆژیمە بە ڕۆژنە مەرەوامە وڵای نەک لە کەس توورە دەب نەکەس لە من توورە دەبی لە ژاندا بە ڕۆژی بوومە قەتور لای هاوینێ بە ڕۆژی بوومە هەر لێرە ئیشم کردیە ئارێ بەخوای مانج هەفت 15 لێرە مار بە ڕۆژیش بوومە هەر لە سمێنەوەتای وارژیشم کردیە بەخوای لە سپێ هەفتەوە لێرەمە قبولی کردێت دەست خۆش لەش ساخ قوربان کۆتا قسەت چیە لەسەر سەبر و تەحمل خۆتان قسە ئینشاڵڵا ڕەمەزانێکی پڕ بەرەکەت و خێر دەبی لۆمەتی محەممەدی خەرچیش دلی خۆش بی خەرێک عەسەبی نەبی نەک لێرە لە مارێش خۆی ئەساسێکە لە مارێ کابرەکە دێتن لە بازاری جەوینە لە مارێ کۆرەکەی دەڕێژی ئەو وادارم ئەو قەزانە ئەو شتانە نەکەن گەشتنە کۆتایی پرۆگرامی مایشی دیمەنی ئەمجارە بەڵام بەر لەوەی کە کۆتایی پێبێنم ئێستا بۆ نمونە من فرۆشیارم لە بازارم ئەوەی کە لەسەر عارەبانەیە مۆزە شفتیە و نرخەکانیان لەسەر نووسراوە ڕەنگە کەسێک یاخود مشتریەک بێت بڵێ ئەو نرخە زۆرە کەمتر نابێت بۆ نمونە نووسراوە 1000 و ڕۆبعک مشتریەکە بێ بڵێ بە 500 نابێت باشە کە گوتی بە 500 نابێ دنیا خراپ دەبێت پێویست بەوە دەکا فرۆشیارەکە تۆڕە بێت یاخود لە ترافک لایتەکان کە ئێوارەدا دێ خەڵکانێک بە لێشا و دەڕۆنە ماڵەوە و هۆڕن بۆ یەک لێ دەدەن بەس لە بەرەوەی کە 5 قولەک دواکەوتون گەرەوە 5 قولەکە دوا بکەون دنیا کۆتایی پێدێ خۆشەویستان لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەمجارە لەسەر سەبر و تەحمل قسەمان کرد ڕەمەزان دەبێ وا لە ئینسان بکات کە ببێ بە کەسێکی بە سەبر و بە تەحمل ئەو تۆڕەیەی کە هەیەی لەو مانگەدا کۆتایی پێبێنێت و ئەو سەبر و تەحملەی کە لەو مانگەدا فێری دەبێت لە هەموو مانگەکانی ساڵ لەسەری بەردەوام بێت و سوودی لێوەرگێت ئەم نەزوەر ئیبراهیمم ئەگەر بڵێن بە ڕوبعێکیش دایانفرۆشمێ و تۆڕە نابم خواتان لەگەڵ